حەلاجی لێرەوە دەست پێ دەکات کاتێ پەمۆکە بەم ئامێراشی دەکرێتەوە. دواتر قۆناغەکانی تر جێبەجێ دەکرێت کە خۆیان لە پڕکردنی بەرگەکە و ڕێخستن و دوورینی دەبینەوە. ئەمیشە ئێمە لە بابوو باپیرانەوە بۆمان ماوەتەوە. ئەمە زۆر کۆنا باوکمان وەختی خۆی لە ساڵی چلەکانەوە لە ماڵێکی مەسیحیەوە وەرمان گردووە تا ئێستا ئێمە خەریکی ئەمیشەین و لە خزم و کەسەکانشمان زۆری خەریکی ئەمیشەن هەر لە بەردەستی باوک من فێربوونە. ئەگەر بێت و خۆت بەدەستی خۆت دروستیکەی لەگەڵ معاملە زۆر فەرقیەیە. پەمۆکە عامە، پەمۆکە لە بابوو باپیرانەوە هەر پەمۆکە بەکاراتوە. خوریەکەش خەڵکی سە تۆزێ خوریەکە بەستیە خوریەکە ماندیبوونی زیاترە. طوبیەکە دەرەجەیەکیەیە، دەرەجەیەکەکە بیکەیتە هەر شتێک، یعنی لەگەڵ پەمۆکە هیچ فەرقێکی ناکەی. دۆشەکەیە، دۆشەگی یەک نەفەریە، دۆشەگی دوو نەفەریە، دۆشەگی یەک نەفەری سەرسیسەمە، دوو نەفەری عەرزی هەیە، سەرینگایە، سەرینگای کوردەواری خۆمانە، دۆشەگی مناڵە، ئیتر ئەنواع شتی لێ دروست دەکرێت. ئەم ئامێرە جێگرەوەی کەوانە کە ساڵانی زوو هەلاجەکان کاریان پێدەکرد، بەڵام ئێستا کارکردن بە کەوان نەماوە. هەتا ساڵی هێشتاکان هەتا ساڵی هێشتا و پێنجش هەر کەوان هەبوو. ئیستا کە ئەمە چینەیە لەبەرەوەی ئەو کەسانە نەمانکەوە هەلاجی کەوان بکەن، کەوانش ماندیبوونێکی زۆری هەیە و ئیستا مەچینەکە ئاسانکاریە و کەوانەکە زۆر لەگەڵ مەچینەیە فەرقی هەیە. ئەو پەمووە جوانتر شێکاتەوە ئەگە پەموویەک تەمەنی 30 ساڵ 40 ساڵ وایە زوندویە کردەوە. کەوانەکە بە ڕیخەڵۆکی حیوان بوو، پیانەوە دژەی هەر ئەوەندە بوو، دارێک بوو، کەوانێک بوو، شتێکی بەسیتش بوو. کاری هەلاجی یەکێکە لە پیشە کۆنەکان، بەڵام بەوەی هاوردەکردنی بەرهەمە دەرەکیەکانەوە ئێستا بە تەواوی لاواز بووە. بەشێک لە هەلاجەکان وازیان لە کارەکانیان هێناوە. زۆر دابەزیوە، چکە لە بەرەوەی ئیساکە خەڵک زیاتر حازرێکا کڕێ ناشزانێ کە ئیکڕێ بینێکی پێچێت اینجا کە دوایی کە بۆی دەرەکەوێ ئەمە بەس دیکۆرە. ئەگەر بێت و ئاوا بەردەوام بێ، ئەگەر ئەشیا لە دەرەوە بێ زۆری نەماوە بەرەو لە ناو چوونەسیێت، چکە لە بەرەوەی مەعاملی عێراق هەمووی وەستاوە و پەموو نییە، مەوادی نییە، هەمووشی هاوردەی دەرەوە ئەهێندرێ، هیچ ئیسفادێکی لێ ناکەی. من ئیساکە وەکو شخصی خۆم هەتا ما بێتم لە دنیاە وازی لێ نایێنم لە بەرەوەی سەنعاتێکە لام پیرۆزە. هەلاجی دەتوانرێت وەک کارگەیەکی بچووک بۆ پڕکردنەوەی بەشێک لە پێداویستیەکانی ناوماڵ تەماشا بکرێت. ئەگەر هاوکاریش بکرێن ئەوە دەتوانن برەوی زیاتر بە کارەکانیان بدەن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.